ڕێکەوتی هەژدەی ڕێبەندانی ساڵی 1359 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەید عومەر و پەلی شەید ئیبراهیم و شەید بایزید و شەید ئەحمەد چوونە ناو شاری سەردەشت و چەندین ئەمەلیاتیان بە سەرکەوتووی لە ناو شار بەڕێوە برد. پێشمەرگەکان لە ناو شار لەگەڵ هێزەکانی کۆمار ئیسلامی تووشی شەڕ و پێکدادانێکی زۆر هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە تەلەفات و خەسارەتێکی زۆریان بە هێزەکانی کۆمار ئیسلامی گەیاند. لە جەریانی ئەم شەڕەدا چەندین کەس لە هێزەکانی کۆمار ئیسلامی کوژران و چەندین کەسیشیان لێ بەدیل گیرە. دواتر پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەت گەڕانەوە شوێنی خۆیان. ڕێکەوتی 19 ڕێبەندانی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ ناسەح درەفشان یەکێک لە هەڵسوڕاوانی تەشکیلات نێنی کۆمەڵە لە شاری سنا بەدەست جەلادانی کۆمار ئیسلامی لە زیندانی شاری سنا تیرباران کرا. هاوڕێ ناسەح درەفشان ڕێکەوتی 20 ڕێبەندانی ساڵی 1361 هەتاوی هاوڕێ ڕەسوڵ کەتانی لایەنگری دڵسۆز و تێکۆشەری کۆمەڵە لە جێریانی تۆپبارانی ئاوایەکانی قزڵ قۆپی و دارەلەک سەر بە ناوچەی شاروێرانی مەهاباد بەدەست هێزە داگیرکەرەکانی کۆمار ئیسلامیەوە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەسوڵ کەتانی ساڵی 1341 هەتاوی لە ئاوایی دارەلەک سەر بە ناوچەی شاروێرانی مەهاباد لەدایک بوو. ساڵی 1357 هەتاوی لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و هەرەو کاتە لە پەیوەند لەگەڵ کۆمەڵە دەستی دایە خەبات و تێکۆشان. ڕێکەوتی 21 ڕێبەندانی ساڵی 1359 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە لقی شەهید سەعید بۆ بەڕێوەبردنی ئەمەلیاتێک چوونە ناو شاری سنە و لەگەڵ هێزەکانی کۆمار ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە تەلەفاتێکی زۆریان بە هێزەکانی کۆمار ئیسلامی گەیاند و پاش بەڕێوەبردنی ئەمەلیاتەکە بە سڵامەت گەڕانەوە شوێنی خۆیان. ڕێکەوتی 21 ڕێبەندانی ساڵی 1364 هەتاوی بەکرێگیراوانی کۆمار ئیسلامی لە گروهی زەربەتی ناوچەی دیواندەرە هێرشیان کردە سەر پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی حوسێن ئاوا سەر بە ناوچەی دیواندەرە. پێشمەرگەکانی کۆمەڵە بەرەنگاری ئەم هێرشە بوون و لە شەڕێکی سەخت و خێناویدا پێشمەرگەکانی کۆمەڵە بە فەرماندەهی هاوڕێی گیان بەخت کرد و خوسرە و ڕەشیدیان زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆمار ئیسلامی وەشاند و دەیان کەس لە هێزەکانی کۆمار ئیسلامی کوژرا و چەک و تەقەمەنیەکی بەرچاویش کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە.
لەم شەڕەدا هاوڕێ ئەنوەر ئادەمی گیانی ئازیزی بەخت کرد و هاوڕێ خوسرە و ڕەشیدیان فەرماندە و کادری لێهاتووی کۆمەڵە با سەختی بریندار بوو کە پاش 13 ڕۆژ بربەرەکانی لەگەڵ مەرگ گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەنوەر ئادەمی ساڵی 1335 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. دوای ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ ئەنوەر ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ خوسرە و ڕەشیدیان ساڵی 1329 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1350 هەتاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. دوای ڕاپەڕین هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ خوسرە و یەکێک لە فەرماندە لێهاتووەکانی کۆمەڵە بوو کە فەرماندەیی دەیان شەڕ و عەمەلیاتی بەڕێوە برد. ڕێیەکەوتی 21 ڕێبەندانی ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەشرەف ڕەحیمی لە جەریانی خۆمپارەبارانی ناوچەی باناو لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەشرەف ڕەحیمی ساڵی 1338 تاوی لە ئاوایی مەڵەوشان سەر بە ناوچەی سناو لەدایک بوو. ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەشرەف بەرپرسی سیاسی گوردانی ئارێز بوو. ڕێیەکەوتی 22 ڕێبەندانی ساڵی 1359 هەتاوی ساعات 6 دوای نیوەڕۆ دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە لەقی شەید سەعید بۆ ماوەی 1 سەعات پایەگایەکی هێزەکانی کۆماری ئیسلامیان هەڵکەوتوو لە ئاوایی مامۆخ لە نێوان جادەی سنە دیواندەرە خستە ژێر ئاگری خۆیان و زەرەر و زیانێکی زۆریان بە هێزەکانی کۆماری ئیسلامی گەیاند و بە سڵامەت گەڕانەوە شوێنەکانی خۆیان. ڕێیەکەوتی 22 ڕێبەندانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ جەواد جەلیلی لە ناوچەی سەلاس و باوەجانی بەهۆی تەقینەوەی مین کە لەلایەن جەلادانی کۆماری ئیسلامی چێندرا بوو گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جەواد جەلیلی ساڵی 1338 تاوی لە شاری تاران لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 22 ڕێبەندانی ساڵی 1364 هەتاوی ئاوایی حەسەناوڵا سەر بە ناوچەی مەریوان بوو بە مەیدانی شەڕێکی قرس لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی کاریان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد حەیدەری گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد حەیدەری ناسراو بە حەمەد جوان ساڵی 1334 تاوی
لە ئاوایی بەیەڵا سەر بە ناوچەی مەریوان لەدەی بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 23 ڕێبەندانی ساڵی 1350 هەتاوی. هاوڕێ ڕەعوف قورعانی تێکۆشەری ماندوونەناسی کۆمەڵە لە گەرمەی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک لە دژی ڕژیمی پاشایەتی بەدەست هێزە سەر کودگەرەکانی ڕژیمی پاشایەتی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەعوف قورعانی لە ناوچەی سەقز لەدەی بوو. هاوڕێ ڕەعوف پێش ساڵەکانی 1356 و 1357 تاوی لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بووە و پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و هاتە مەیدانی خەبات و تێکۆشان و وەک سیمایەکی ناسراوی خۆپیشاندانەکان هەمیشە لە ڕیزی پێشەوەدا.